ئەرێڵێ و بەینانە بۆ پەپولەوە گەڕێەوە بوو هاکەیت و نەوەڵا کاک ڕەشید بۆ پەپولە ناگەڕم بەڵام تۆ سعدی بەڕاستی زەوقتان ناشرینە بۆ ئێوە چێ قماشە ناشرینانە هێناوتانە کاکە گیان خەڵک داوای چی بکە لیمۆخان لەسەر تەڵەبی خەڵک ئێمە داوایەکەین تۆ سێر سرێ و کراسە گوڵگوڵیە وەڵڵی ننکم جارانێ کرد بە بەرگی پشتی و دۆشەکە زانی خەڵکی حەزی لەوەیە وەڵڵا ناشرینە اینجا سین و قماشە پڵنگیە هی ساڵی 2000ەکانە هەر باوی نەباوە چی بووە واکی چی بووە یان سێری ئەوەکە خواوە ڕەنگە بەخوا ئەم جارە خۆم لەگەڵ سعدی ئاچم بۆ دووبەی ئەمە چێن قماشە ناشرینانە ئەو ئافرەتە نەبوویکەوە لە عیادەکە یەکترمان بینی؟ نانا عیادەی چی دادەگیان بابا لە عیادەکە یەکترمان بین لە تەنیژەک دانیشت بووین دانا هەر تۆم هەر نبینیەوە بە هەموو ژیانم چ بە خوشکم وەڵی چی بێ خوشکم ئەڵە پێویستمان بە فەحسی خوێنی مێردەکەتە ئەو نەهاتوە لەگەڵت؟ ناوەڵڵا کوێ دەڕۆی؟ واللهی دایکم تەلەفۆنی کردووە لە وەزعم زۆر خراپە بێ بڕۆم بۆ لای وا مێردەکەت دێ بەحسەکەت نانا تەلەفۆنم بۆ کردووە کە نایەت دەیخوا حافظ بەخێرچی بابا بەبیرم هاتەوە تۆ ئەوی بەبیریشم دێ جارێکیان لە ریاضەکەش یەکترمان بینی نانا من ریاضە هەر ناکەم من حەزم لێ بابا دوایش بۆ دەڵێ لەگەڵ سعدی ئەچم بۆ دووبەی سعدی چی تۆیە مێدی تۆیە چی تۆیە نانا دەنگم نزم ناکەم نانا جەرگم ڕەشید کاک ڕەشید تۆ وز بە تەداخۆریشی ژنام مەکە کاک ڕەشید بۆ بە مێردی من دەڵێ سعدی مێردی من چی تۆیە ناتوانی بڵێ کاکە دادەگیان تۆزە لەسەر خۆ قسە بکەوە چێ و هاوەر تۆ لە ناو بازاڕە عیبە دەباژنێکی تکە ئەوە نای مێردی تۆ بێنێ خوارەوە دەی فەرموو جارێکی دیکە سعدی لەسەر دە من نەبیستم دادەگیان ئەڵم لێم تێکچوو کاک سعدی من شتیان لێ یەکڕم کاک ڕەشید ئەو ئافرەتە چێ زوو بە کورە هەنارخان خۆ تۆ کارێکت کردو منە ناوێرە قسەکەم کاکە تۆزی هێواش ئەم ئافرەتە خەیاتە خەیاتە لەگەڵ سعدیە چی بۆ دووبەی خەیاتە نە بابا نەغەڵەت یەگەیشت و ئەمە خەیاتە مشتری خۆمانە ئەمە جاری وایە دە ئافرەتی وەکو تۆجلی لە هادوورێت بەڵام ئێرە شوێنی تاگ نییە ئێرە جوملەیە ئەمیش بە تاک نای بازار وێتە تۆ قماشە بە وەڵڵا دە باشە وەڵامیش جلم هەیە بۆم بدورە بەسەر چاو بەڵام وەڵی ئەم ماوە هیچ مەجالم نییە وەڵام من فەرق دەکەم ئەمن ژنی سعدیم دەتوانین بۆم بدوری هەنارخان بەقسەم کە خەیاتێکی باش نییە لای مەدورە کاک ڕەشید تۆ حەق نەبێ حەزەکەمەوە بۆ بابا لای حەفسەخان خەیاتی نانا کوا ئەو ڕقمەتم بەرێ ئەو ڕقمەکتم بەرێ بێرە احتیاجی بۆ دەڵێ ڕقمەکەم بەرێ من جلت بۆ دێنم ئەخ مشتری خۆمانە ئەها ئەو سڵاوم بۆ ناردی ئەتوش زەحمەت بکێشە لوکیشنی دوکانم بۆ بنێ نا دوکانی نییە لە ماڵی خۆیان لە دوورێت لە ماڵێ کێشەنی بۆ دێمە ماڵی هیچ کێشەم لۆکەشنی ماڵەوە بۆ بنێرە ئەرێ وڵا بۆم بنێرە باشە کە ڕۆشتمە ماڵەوە بۆ تەنێ نا بەخواشتیوان هەر ئێستا بۆم بنێرە ئەرێ وڵا ئێستا بنێرە لوکیشنی ماڵم بۆ بنێرە بۆستا بزانە هات ئەو هات دەست خۆش بێ باشە هیچ ئیشێکتان نییە ناوەڵا منە ڕۆم حافیزی بێ لەگەڵ خەیاتت جوانەکە هەنارخان بە قسە مەکەی ئەمە خەیاتێکی باش نییە وەک پێم وتی جلەکانی بەرە بۆ لای حەفسەخان نایبم کاک ڕەشید سعدی لەکوێیە کاکە وازێ سعدی بێنە ئەم خەیاتە جلەکانی بەرز و نزمە دوورێ جاری وایە ئاوایە من پرسیارێکی ترم لێ کردوتم سعدی لەکوێیە سعدی چووە بۆ بازاڕی گەورە بۆ لای کاکەمسە لێر دادێشم تا دێتەوە ئەیجا خۆت بێتاقەتە بێزانی بۆ بۆ کاکە درەنگێتەوە وەڵای بۆیە بکوێتە یا پێش مەغریب یا دوای مەغریب تۆ دڵنییا و خیاتێکی خراپ بوو ئەرێ بڕوان پێ بکە هەنارخان شوێنت لەسرم نییە خەیاتێکی زۆر خراپە هەر ژنێ چۆتە لای واڵێت وەڵا قەینا من ڕازیم بە هەر بۆم بدورێ دەی من دەڕۆم بۆ کوێ چیت بەتەمای کوێیت چاقت بە مندایە کاک ڕەشید دەڕۆم پیاسێکی بازاڕەکەم خواحافیز بێ ئەی قڕ بۆتەوە قیسەرە و سعدی وەڵا وایە ناو دووتەنی وایە هەڵی لە عەلوەکە ژنویە ناو یەکی ناوی لیمۆیە یەکی ناوی هەنارە منیشیان کۆڵەوار کردووە بە سعدیەوە